هەر قوتابی لە قۆناغی ئەعدادیە کە ئەترازێت هەر لە خۆیەوە جۆرێک لە قەلەقی و دڵەڕاوکێ دەست پێ دەکات. هێشتا لە 5 هێشتا لە 4 بیری لای 6 بیری لەو ئەو ئاستەنگ و کەلەیە کە ئەبێ بیبڕێت. باز لەو کێشە و مەشاکیلە ئەکات کە ئەمە پردێکی پەڕینەوەیە و سیڕاتێکە لە بەردەمیا ئەبێ هەر مجازەفە بکات و بچێتە ئەو بەرەوە. بەداخەوە وای لێ هاتووە قوتابی ساکەنا لە قۆناغی 10-11 یەنە لای ئێمە سوور ئەزانم ئەوە هێشتا پەتای 12 نەگرتووە، بەس پەتای 12 لێیاوە. جا من ناوم پەتای 12. قوتابەکە پێوەی دیارە ڕۆژ نییە من لەم نەخۆشانە نەبینم، هیچیشی نییە، بەڵام خۆی نەخۆش خستووە. ئەو نەبێ تااقەتە، ئەو نەبێزارە، ئەو نە مێشکی هەڵی ناگرێ، لاشەکەی تەپیوە ئەبەرە وا ئەزانێ نەخۆشە. بۆیە کە دێت هەموو جانی یەشێ، هەموو جانی بێتاقەتە، خەوی نەماوە، دەستێ لەرزێ، دڵی پێکایەت، ناڕەحەتە، قژێوەرێت، شان و ملی یەشێت، سترێسە، وا ئەزانێ نەخۆشیەکی تری هەیە، هیچیشی نییە، تەنها هێشتا پەتاکەی نەگرتووە، پەتای 12 لێیاوە. ئەمە کێشە مەشاکیلە بەڕێزەکانم. ئەمە وای کردووە ئەم قوتابیە هێشتا 2 قۆناغی ماوە، خوا ئەزانێ ئەیگاتێ نایگاتێ، ئەم لێسەوە قەلق بووە. ئەنجا ماڵوێرانی ئەوەیە کاچێتە 6 هێشتا نەچۆتە 6 بەرحەلی 5 تێپەڕانەوە، هێشتا لە پشۆکەیایە 100 بیر و خەیاڵ لە مێشکایەتی. چی بکەم؟ چۆن بخوێنم؟ چۆن بچمە خولی بەهێزکردنەوە؟ چۆن مامۆستای خصوصی بگرم؟ چ مادەیە بخوێنم؟ گوێ لە کوێ بگرم؟ چۆن کاتەکانم دابەشکەم؟ چۆن سەعی بکەم؟ لە چ مەکتەبێ بم؟ چۆن پارە بم؟ چۆن دەرەجە بێنم؟ ئەم ساڵ دەرەجە بێنم؟ ساڵێکی تر خۆم بێڵمەوە؟ ڕەفیقایەتی چێ بکەم؟ سبحان الله، 1001 خولیا. تەنانەت لە مێشکیشیە، لە کاتی نوێژیشە، هەر ئەمە لە خەیاڵیایەتی، لە کاتی عیبادەتیشە ئەمە بۆ مەمحوەر. ئەمە ئیتر ژیانی پێوە بەسراوەتەوە، ئاوا ئەسوڕێت. وای لێ هاتووە باوەڕم پێ بکەن خۆشەویستان، نەخۆشم هەیە کە ئاوا دای بنی دڵ نایە بە دووچاوی سەیرێکی ئەو نەجوانە لە کوڕ و لە کچ. واللهی ئێستا شێت بوون لە ماڵەوە کە سوکارە ناوێرن بیان هێنە دەرەوە، چونکە لە 6 دەرنەچوون. ساکەنە نەک هەر خۆیان، کە سوکار و عایلەکەشیان ئیزعاج کردووە. وای لێ هاتووە ئەم کشە تا بەیانی لێرەوە ڕوا بۆ ئەوێ، لەوێ تۆ بۆ ئێرە، لێرەوە بۆ ئەوێ، بەس کشم دانیشە، بەس ئیسراحەت کە، بەس بخەوە. کاکە ناخەویت بێڵە ئێمە بخەوین، نییە. ئەم کشە تەنها تووشی تەنگژیە بووە، نەشگەیشتووەتە ئیمتیحان، بەڵام ئەو نەکێشی بۆ دروست بووە ئیتر نەیتوانێم قۆناغە ببڕێ. ئالە ئێستاکەنیان نەک خۆی ژیانی لە ماڵی شەوتاڵ کردووە. ئەم سترێسە وای کردووە زۆر جار، ئەم سترێسە ماوەتەوە، وەڵڵاهی قوتابیمان لەگەڵا بووە، لە یەکەمەکانی کوردستان بووە، دوای ئەوە هێناوێتی و بردوێتی و لێکی یاوەتەوە، لە 2 طب باپەکی کەوتۆ چۆتە ماڵەوە. ئێستا عیلاجی دەرونی ئەخوات، نە طبی پێتەواو کرا، نە کاسبی پێکرا، بەڵکو ئیساکەنە مشەخۆرێکیشە بەسەر کەس و کارەکەیەوە. وەڵاهی قوتابیمان هەیە ئەیستاکەنە ئافرەتێکە لە 5 کولیەی طب بە هەر حاڵێک هێنای لەژێر ئەو سترێسەیە، ئاخرەکەی پەکی کەوت و ئیساکەنە لە ماڵەوە بە تەنیا کە سوکارەکانیشی لێگەڕاون لە ماڵێکی گەورەی ئەو نەمەتریە، ساکەنە کەس نییە عیلاجە نەفسەکەش کا بدەنەوە. کەسمان هەیە هاتووە بە ئینتحار تەواو بووە، بە خۆکوشتن. ئەرێ کوڕم تۆ چی لێ قەوماوە؟ باوکی من تۆ بۆ کەوتویتە جژێرباری ئەم خەمە؟ وەکو ئەوەی کە قیامەتی لە کیس چوو بێ، وەکوی تاوانێکی گەورەی کردبێ، وەکوی کە مشکلەیەکی گەورەی هەبێ. بەداخەوە بەڕێزەکانم ئەم حاڵەتە وای لێ هاتووە ئەمە لە دیادە دەرچووە، ئەمە بۆ بە نەخۆشی،